سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم لەگەڵ هاوڕێی هاوکارم ئەمیر هاتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکەی خۆتان واتە بەرنامە ئێمە و بینەران. بەڵێ زۆر سپاس چاوانگیان لە منیشەوە سڵاتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست. هیوادارم کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالی وەشتان هەبێت تا کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش بینەر و بیسەرمان بن. هەر وەکو ڕۆڵی هەموو هەفتە ئەم بەرنامەیەش چەند بابەت و چەند نامەی ئێوەی ئازیز کە نردوتانە بۆمان لەخۆ دەگرێت. بەڵام پێشەوەی کە بابەتەکان دەست پێ بکەین بچین ناوبڕێک ببینن چاوان جا دواتر دێنەوە و بابەتەکان دەخوێنینەوە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست فەرموو.
چۆن سەرەتای بەرنامەکەمان بە پامێک کە کاک خۆشناو بۆی نردوین دەست پێ دەکەین. کاک خۆشناو نووسیوێتی هاوڕێیانی بەرنامەی ئێمە و بینەران ماندوو نەبن. دەستان خۆش بۆ بەرنمەکەتان. من خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانم و خۆم بە لایەنگری بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستان دەزانم و پێم وایە لە پێناو ئەم لایەنگریکردنەدا لەگەڵ زۆرێک لە هاوڕێیانم ئێستاشی لەگەڵ بێ بەردەوامین لە چالاکیکردن ئەوەندە کە بوارمان هەبێت. نامهەوێت باسی خۆمان بکەم، دەمهەوێت باسی ئێوە حیزبەکانی ڕۆژهەڵات بکەم کە ئێستا لە هەرێمی کوردستان جێگیرن. با ئەوەش بڵم من ڕاستەوخۆ ئەندامی هیچ لایەنێک نیم، بەس هەروەک باسم کرد لە ئەنگلی بزوتنەوەی خەڵکی کوردستانم، بەڵام دەزانم کە ئەم حیزبانە کەم تا زۆر تەسیر و کاریگەریان لەسەر ئەم بزوتنەوەیە کە من لایەنی هەم لە ئەنگلی لێ دەکەم هەیە. لەم ڕوانگەوە چارەنووسێم حیزبانە بۆ من و زۆر کەسی تر زۆر گرینگە. دەزانم کە ماوەیەکی زۆرە کوماری ئیسلامی گوشاری هێناوە کە ئەم حیزبانە دەبێت چەک بکرێن و لە شوێنێک وەک کەم کۆبکرێنەوە و بخرێنە ژێر چاودێری. ئەوەش دەزانم کە بەخۆشیەوە هەموو لایەنە سیاسیەکان بەرامبەر ئەم گوشارانە هاو هەڵوێستن و ڕانگەاندووە کە تەسلیمی ئەم گوشارانە نابنەوە. ئێستا پرسیاری من ئەوەیە کاک خۆشناو پرسیاری کردووە کە ئەگەر تەسلیم نابن کە بە بڕوای من هەڵوێستێکی بۆ ئێرانەیە بەرنامەتان چییە؟ دەستخۆشە میر، سپاس بۆ کاک خۆشناویش بۆ نردنیەوە پەیامە. با پێش هەموو شتێک بێژین کە لە سەرەتا بیانووی کۆماری ئیسلامی چالاکی نظامی لایەنەکان بوو، بەڵام ئەم بیانویە بنبڕکراوە و ئێستا لایەنەکان لە سنوور دوورخڵانەتەوە چالاکی نظامیان ڕاگرتووە. دیارە هەر لایەنێک لەوانەیە لەگزانەوەیکی جیاوازی هەبێ لەسەر ڕاگررتنی چالاکی نظامی. بۆ ئێمە وەک کۆمەڵە تەنیا گوشارەکانی کۆماری ئیسلامی سبەب نەبوو، لەوە ئەولاتر ئێمە پێمان وابوو و ئێستاش پێمان وایەکە چالاکی نظامی سەردەمێک کارایی خۆی بوو، دەستکەوتی زۆر بەنرخی بوو، بەڵام ئەم چالاکیە با داگیرکردنی کوردستان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بەرتەست کراوە. خەڵکی کوردستان ئەگەر لە سەرەتا پەنایان بۆ چەکبرد کە بەرامبەر بە داگیرکاری مقاومەت بکەن، بە بەرتەستبوونەوەی ئەم چالاکیە مقاومەتی خۆیان گواستەوە بۆ خەباتی جەماوەری و بە پەرەپێدان بەم شێوازە لە خەباتدا درێژان بە مقاومەتدا. هەر بۆیە ئێمە لامان وایە کە لە هەلومەرجی ئێستا چالاکی نظامی ئەوەڵین بژاردەی خەڵکی کوردستان بۆ سەلماندنی مافەکانیان نییە. لەم تێڕوانینەوە ئێمە بۆمان نییە شێوازێک لە خەبات بەسەر خەڵکدا تەحمیل بکەین کە خوازیاری نین یان ئامادەگیان بۆی نییە. بە ئەرکی خۆمان زانیوە و دەزانین کە چاو لە کۆمەڵگەی کوردستان بکەین، ئاڵ و گۆڕەکان بخۆنینەوە و وەک هێزێکی سیاسی ئەو شێوازە لە خەبات و مقاومەت بەهێز بکەین کە بزوستنەوەکە لە دەستوری کاری خۆی دانەوە. هەروەک پێشتر ئەو کارەمان کرد. کاتێک خەباتی چەکداری هاتە دەستورەوە خەڵک ئەم شێوازە لە خەباتیان هەڵبژات، ئێمە تێدا چالاک بووین. بڵێ ئێستا بە لەبەر چاوگرتنی دۆخی تازە و زۆر فاکتۆری تر کە پێشتر قسەی لەسەر کراوە، ئەم شێوازە لە خەبات ینی چالاکی نظامی هەروەک کە چاوان باسی کرد لە دەستوردانە. ئەرکی ئێستای ئێمە بەهێزکردنی شێوازەکە کە هاتۆتە دەستورەوە وەک خەباتی کرێکاران، ژنان، لاوان، ژینگە پارێزان، مامۆستایان، هونەرمەندان و ئەدیبان و نووسەران و هیتر کە لە پێناو داواکاری ژن ژیان ئازادیدا کۆکراوەتەوە. کەوابوو چالاکی نظامی لە دەستوری کارێمەدانیە ئەم سیاسەتە ڕاگەیاندراوە و کۆماری ئیسلامیش لێی ئاگادارە. بەڵام بابزانین بۆ هەر درێژە بە گوشارەکانی دێنێت. نابێ شاردراوە بێ کە ئەم گوشارانە ئیدامەی هەمان گوشار و زەخت و زۆرە کە هەر ئێستا دژ بە خەباتی جەماوەری لە ئێران و کوردستان بەردەوامە. مانای ئەوەیە کە کۆماری ئیسلامی لە چالاکی نظامی ئەم هێزانە نیگەران نییە، بە پێچەوانەوە لە داهاتووی خەباتی جەماوەری نیگەرانەوە بە سیاسەتی سەرکوت کە ڕەچاوی دەکات بە نیازە تەنانەت کەمترین زەرفیەت بۆ ئەم خەباتە نەهێڵێتەوە. ئەم سیاسەتە لە کوردستان تایبەتمەندی ئەوەیە کە دەزانێت حیزبە سیاسیەکان کەم تا زۆر پاڵپشتی ئەم خەباتە جەماوەریانە. بە کۆکردنەوەی ئەم هێزانە لە چەند کەمپ و خستنە ژێر چاودێری بە نیازە زەرفیەتەکان کز و لاواز بکات و بیکاتە دەستکەوتێک بۆ درێژەی دەسەڵاتی خۆی. جگە لەمە چاو لێ بکەن ئەوە تورکیە بەشێک کە باشووری کوردستانی داگیر کردووە، ئەوە لە سووریا و دەوڵەتی تورکیە خەریکن دژی ڕۆژاوە ئەرکەکانیان یەک دەخەن.
لەم لاوە دەوڵەتی ناوەندی عێراق خەریکە گوشارەکانی لەسەر هەرێمی کوردستان زیاد دەکات. هەمووی ئەمانە بە ئێمە دەڵێ کە کێشەی کورد و خەڵکی کوردستان وە کۆتایی هێنان بەم کێشەیە لە ڕێگای سەرکوت و سەلماندنی بێمافی لە ئەولەویەتی ئەم دەوڵەتانەیە ئەگەرچی هەر کامەشیان بەرژەوەندی جیاوازیان هەیە. کەوابوو بابەتەکە بەرفراوانترە لەوەی کە پاساوی بۆ دەهێنێنەوە. ئەوان ینی دەوڵەتانی داگیرکەری کوردستان نەخشەی دوور و درێژتریان دژ بە ئاوات و ئارەزوەکانی خەڵکی کوردستان هەیە. ئەمیر دەستخۆش لەم نێدامەی ئەم باسە بکەم. شوێن و جێگای نێشەجێبوون بۆ ئێمە پیرۆزیەکی نییە. لە ماوەی 45 ساڵ چالاکیمان زۆر جێگا و شوێنمان گۆڕیوە، بەڵام ئێستا ئەم گوشارە بەشێکە لە نەخشەی کۆماری ئیسلامی بۆ سەلماندنی دژایەتی خۆی لەگەڵ بزوستنەوەی کوردستان، هەروەها بەشێکە لە نەخشەی دژایەتیکردن لەگەڵ کێشەی کورد لە ناوچەکە. ئێمە هەروەک ئەمیر باسی کرد بەخۆشیەوە لەگەڵ لایەنەکانی تر ئەو بڕیارەمان داوە کە حازرن بچینە ناو کەمپی زۆرەملێ و لە ژێر چاوەدێری دابین. ئەگەر گۆشارەکان زیادیان کرد بێگومان ئێمە ڕێگای تر بۆ ئێدامەی چالاکی سیاسیمان دەگرینە بەر. ئەوەش بڵین تا ئێستا داواکاریەکانی حکوومەتی هەرێم لە ئێمە لە لای ئێمەوە بە تەواوەتی جێبەجێکراوە و مەجالمان نەهێشتوێتەوە کە کۆماری ئیسلامی بیانوی پێ بگرێت و گوشار بخاتە سەر خەڵکی هەرێمی کوردستان. دیارە ئەگەر بابەتێکیش مابێ بە گفتوگو لەگەڵ حکوومەتی هەرێم چارەسەرەکرێت. هیوادارین و ئینتیزاری هەموو خەڵکی کوردستان لە حکوومەتی هەرێم ئەوەیەکە بە بەرپرسیارەتی هەڵس و کۆت لەگەڵ ئەم بابەتەوە بکات. بلنجا بلنجا هیچ نماوا آی بلنجا 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 هیچ نماوا هموی ونبو بزربو لجر هولی عباوا هموی ونبو بزربو بدس حکمی بلاوا آی بلنجا 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 هیچ نماوا آی بلنجا 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 هیچ نماوا هموی ونبو بزربو بدس حکمی بلاوا هموی ونبو بزربو لجر هولي عباوا لجر هولي عباوا ومقنع عباوا آي بلنجا 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 هيج نماوا آي بلنجا 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 هيج نماوا هم يونبو بزربو بدس حكمي ملاوا هم يونبو بزربو لجر هولي عباوا لجر هولي عباوا كابرين آي بلنجا 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 هيش نماوا آي بلنجا 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 هيش نماوا هم يونبو بزربو بدس حكمي ملاوا هم يونبو بزربو لجر هوري عباوا لجر هوري عباوا كد سوتيني آي بلنجا بلنجا بلنجا
بەلەنجە هیچ نەماوە ئای بەلەنجە 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 هیچ نەماوە هەموو ئیون بوو بزر بوو بەدەست حکمی مەلاوە هەموو ئیون بوو بزر بوو لەژێر هەوری عەباوە لەژێر هەوری عەباوە خۆی بستێنێ ئای بەلەنجە 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 هەر دەمێنێ ئای بەلەنجە 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 هەر دەمێنێ فەقەت حکمی مەلایە دەبێ لاچێ نەمێنێ هەرا خوندەکە حکمی دەبێ ئێون بێ نەمێنێ ئای بەلەنجە 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 هەر دەمێنێ فەقەت حکمی مەلایە دەبێ ئێون بێ نەمێنێ فەقەت حکمی مەلایە دەبێ ئێون بێ نەمێنێ چاوان لەم بەشەدا نامەیەکی ترم لە بەردەستە کە کاک فەرهاد بۆی ناردوین و پرسیاری کردووە پرسیاری کردو بۆ قسانە کە لە بەرنامەکانی پێشووی ئێوە بیستم باسی ئەوەتان کرد کە ئێستا چالاکی چەکداری لە دەستوری کاری ئێوەدا نییە کەوا بوو هێزی چەکدار چی لێ دێت بە تایبەت کە ئێستاش لەژێر گوشاردایە ئێمە زۆر سپاس دەکەین لە کاک فەرهاد بۆ ئەم پامەی کە نردوویەتی ڕاستەکە لە سەرەتای دەستپێکی بزوتنەوەی شۆڕشگێڕانی کوردستان کۆمەڵە هێزی پێشمەرگەی ڕێکخستە مقاومەتی خەڵکی کوردستان بەهێز بکات بەڵام لە هەمان کاتدا هێزی پێشمەرگەی کۆمەڵەی تەنیا بە هێزێکی نظامی پێناسە نەدەکرا بەڵکو کۆمەڵە پێداگری ئەکرد کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە هێزێکی سیاسیە کە ئێستا بە لەبەرچاوگرتنی زەرفیەت و شێوازی مقاومەتی خەڵکی کوردستان بەشداری مقاومەتی چەکداری دەبێ بەڵام چون هێزێکی سیاسیە خۆی بە شێوازێک لە مقاومەت نابەستێتەوە و ئامادەی ئەوەی هەیە بە خوێندنەوەی تازە لە هەلومەرجی کوردستان خۆی لەگەڵ گۆڕانکاریەکاندا بگونجێنێ کەوا بوو چەک بۆ پێشمەرگەی کۆمەڵە هەدەف نەبوو وە نییە بەڵکو تەنیا ئامرازێک یان شێوەیەک لە خەبات بوو بۆ بەهێزکردنی سەنگەری مقاومەت بڵێ ئێستا یانی لە سەردەمی تازەدا بە بەرچەسبوونەوەی چالاکی نظامی پێشمەرگەی کۆمەڵە وەک هێزێکی سیاسی بێ ئەرگنیە تەنها شێوازی کار و چالاکیەکەی بە هەمان مەبەست ینی بەهێزکردنی بزووسنەوەی شۆڕژگەرانی کوردستان گۆڕەوە بۆیە هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئێدامە بە چالاکی سیاسی خۆی ئەدات و لە ڕێگای جۆر بە جۆرەوە بەڵام بە شێوەیەکی ڕێکراو هەوڵ ئەدات هێز و توانایی خۆی لە چالاکی سیاسی تەرخان کات ئەگەر ئێوە چاو لە پەیڕەوی ناوخۆیی هێزی پێشمەرگەی کۆمەڵە کە لە سەرەتاکانی دەیەی شەستی هەساوی پەسەندکراوە بکەن ڕۆحی ئەم بۆچوونەی تیادایە و جەخت دەکاتەوە لەسەر سیاسی بوونی هێزی پێشمەرگەی کۆمەڵە کەوا بوو ئەگەر چالاکی نظامی ناکات خۆی بە بێکار نازانێت بە پێچەوانە ئەرکی خۆی قورستر چاو لێ دەکات چ لە ڕێگای تەبلیغ و تەروێج و ڕێکخستن و چ لە ڕێگای پەیوەندی گرتن و چ لە ڕێگای بردنە سەرەوەی هۆشیاری خۆی جێخستن و بەهێزکردنی خۆی بڵێ دیارە و تووشمانە کە چالاکی نظامی ناکات بەڵام خۆ دەبێت لە ناوچەیەکی پڕ لە کێشە بتوانێت لە خۆی و چالاکی سیاسی خۆی دفاع بکات سەرباقی ئەمانش کە باسکرا کە تیمە تێرۆریستەکانی کۆماری ئیسلامی بە بیانی جۆرا و جۆر لە هەرێمی کوردستاندا بڵاویان پێکراوە و کونسولخانەکانی کۆماری ئیسلامی لە هەرێمی کوردستان بوونەتە جێگای ڕێخستنی ئەم تیمە تێرۆریستانە هەروە ئێستا لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستان بە تایبەتی چەک هەڵگرتن ڕێگەی پێدراوە و زۆر خەڵک چەکیان بۆ دیفاع لە خۆیان هەیە هەر کات ئەم دیاردەیە چووە باری یاساییەوە بێگومان ئێمەش خۆمان لەگەڵ ئەم یاسایە دەگونجێنین کەوا بوو پێشمەرگەی کۆمەڵە ئێستا ئەرکی خۆی داناوە بۆ بەهێزکردنی خەباتی جەماوەری لە کوردستان جا ئەم ئەرکە چۆن بەڕێوە ئەبات ڕێگا و شوێن هەیە ئێمە هیوادارین کە حکوومەتی هەرێمی کوردستان هەروەک ئینتزارمان هەیە و ئینتزار دەڕوا ڕێز لە هەڵسوڕانی سیاسی لە هەرێمی کوردستان بکرێت چاوان هەر لێرەدا بە نامێکی هاوڕە پرشنگ بخێنینەوە پێشەوەی کە بچین ناوبڕبینین هاوڕە پرشنگ نامی بۆ نادین لە بۆکانەوە دەپرسێ بۆ کۆماری ئیسلامی هەموو نارانی سیاسی خۆی بە تێرۆریست ناو دەبات
مەبەستی چییە؟ بەڵێ ئێمە زۆر سپاس لە هاوڕێ پرشنگ دەکەین کە بەردەوام بینەری بەرنامەکەمانەوە زۆر جار نامە و پرسیارمان بۆ دەنێرێ ئەوەی کە کۆماری ئیسلامی هاوڕێ پرشنگ نارانی خۆی بە تێرۆریست ناو دەبات شتێکی سیر نییە دژمنە و نابێ گلەی لە دژمن بکرێت ئەوە ئیشێتی و دەبێ وا بکات هەموو کەسێک ئەم واقعیەتە دەزانێت کە کۆماری ئیسلامی بەرزترین پلەی لە تێرۆریزمی دەوڵەتی تەرخانی خۆی کردو بۆیە چکۆلەترین بایەخ بە تێڕوانینی کۆماری ئیسلامی دانانێت ئەلبەت تەنیا ئێمە نین کە کۆماری ئیسلامی بە دەسەڵاتێکی تێرۆریست دەناسین زۆر وڵاتانی ئوروپایی و ئەمریکایی کە لانی کەم لە دەستگای قزای خۆیاندا سربەخۆن کۆماری ئیسلامیان بە بەڵگەی حاشا هەڵنەگرت بە تێرۆریزمی دەوڵەتی مەحکوم کردووە تەنانەت چەند وڵات باسکی ئەم تێرۆریسمە واتە سوپای پاسدارانی خستۆتە ڕیزی گروپە تێرۆریستەکانەوە. بەڵێ تێرۆریزمی دەوڵەتی بەو کردەوە تێرۆریستیانە دەگوترێکە دەوڵەت کەڵکیان لێ وەردەگرێ یان بە ئەنجامدانیان لەلایەن خودی دەوڵەتەوە لەسەر بەشێکی دانیشتوانی وڵات یان بە پشتیوانیکردنی کردەوەی تێرۆریستی و ئەنجامدانی لەلایەن ئەو گروپانەی لە جەرەوەی وڵات وەکو ئامراز لە خزمەت سیاسەتە دەرەکیەکانیدان. ئەوەی کە سیستمێکی تۆتالیتر لەوانی ترجیا دەکاتەوە ئەوە یەکە ئەو تیرۆرە بەردەوامە زیاتر لە دژی ئێلیتەکانەوە ئەنجام دەدرێت نەک هەموو دژبەرانی دەوڵەت یان تەنیا لە دژی بژاردە و کەسە گرنگەکانی دژبەران دەکرێت. بڵێ با تۆزێک ورتر ئەم بابەتە شی بکەینەوە چاوان کۆتایی شەڕی ئێران و عێراق لە ساڵی 1360 هەتاویدا مردنی خومینی لە ساڵی 1360 هەتاویداوە دەستنیشانکردنی خامنەی وەکو وەلی فەقیا و پێداچوونەوە بە یاسای بنەڕەتی وڵاتدا قۆناغێکی نوێ لە شێوازەکانی سەرکوتکردن و لە سێدارەدانی چالاکە سیاسیەکانی هێنایەکایەوە کە پێشتر باسی لێوەکراوە. سەرکوتکردن و گوشار بۆ سەر دژبەران و ناڕازیان لە دوای هاتنە سەرکاری خامنەی شێوەیەکی سیستماتیکتر و ڕێکخراوتر و شارەواتری بەخۆیەوە گرت. ئۆپراسیۆنی کوشتنە زنجیرەیەکان لە نێوان ساڵەکانی 1360 تا 1370 هەتاویدا بریتیە لە زنجیرەیەک کوشتن کە لەو داژمارێکی زۆر ئەلیت و بیرەمەندی ئێرانی لە نێوخۆ و دەرەوەی وڵات بە شێوەی نهێنی بەداخەوەکران ئامانج. زیاتر لە هەشتا ئەلیت و بیرمەندی ئێرانی ڕەخنەگەر کە ڕەخنەیان لە سیاسەتەکانی حکوومەت دەگرت لەو زنجیرە ئۆپراسیۆنەدا تیرۆرکران. کوشتنەکان لەلایەن بەکرانی نێوخۆی سەر بە حکوومەتەوە ئەنجام دەدران. لە نێو قوربانیەکاندا کەسایەتی جۆرا و جۆر هەبوون وەکو ڕێبەری سیاسی، نووسەر، وەرگێر، شاعر، چالاکی سیاسی و هەوڵاتی ئاسایی کە بە شێوازی جۆراوجۆری وەکو ڕووداوی ئۆتۆمۆبیل، زەبری چەقۆ، فیشەک و دەرزی پۆتاسیۆم بۆ دروستکردنی جەڵتەی دڵ کوژرا بوو. ئەو زنجیرە کوشتنانە دوای تێرۆری داریوش فرۆهەر وەزیری پێشووی کار لە کۆماری ئیسلامیدا و سکرتێری گشتی حیزبی خەڵکی ئێران لەگەڵ هاوسەرەکەی واتە پەروانە فرۆهەر کە هەردووکیان ڕەخنەگەر بوون ئاشکرا بوو و ناڕزایەتی گشتیشی لێکەوتەوە. بەرپرسانی کۆماری ئیسلامی هەوڵیان دەدا کە هۆکاری کوژرانەکان لە حکوومەت گرێنەدەن و بیخەنە ملی دژمنی دەرەکیەوە. لە دوای ساڵی 1350ەوە بەشێک لە دیاسپۆرای ئێرانی یان کۆمەڵگە ئێرانی لە دەرەوەی وڵات کە پێک هاتووە لە بیرمەندان، نووسەران، کەسایەتی و چەلاکە سیاسیەکان بەردەوام ململانیان لەگەڵ سیاسەتەکانی حکوومەتی ئێران دەکرد و هەوڵیان دەدا نەک هەر لە دەرەوە و لە کۆمەڵگای نێونەتەوەی بەڵکو لە نێوخۆی ئێرانیش کاریگاریان هەبێ و هەردوو کۆمەڵگەی نێونەتەوەی و کۆمەڵگەی ئێران لە سیاسەتەکانی حکوومەتی ئێران ئاگادار بکەنەوە. هەر بۆیەش لە دوای شۆڕشەوە بۆ دەسەڵاتدارانی ئێران ئەو بەشە لە دیاسپۆرا بەردەوام وەکو هەڕەشەیەک سیرکراوە و ئیلیت و سیاسەتمەدار و ڕێبەرە سیاسیەکانی ئۆپۆزۆسیۆن بەردەوام بوون بە ئامانجی دەستگاسی خۆڕیەکان و دەستەکانی تیرۆری سەر بە حکوومەتی ئێران لە دەرەوەی وڵات. جیاوازی تیرۆرەکانی دەرەوەی وڵات لەگەڵ تیرۆرەکانی نێوخۆی ئێران لەوەدایەکە لە تیرۆرەکانی دەرەوەدا هەردوو باڵی بناژۆ خواز و میانە ڕۆ پشتیوانیان لێزەکرد و هیچ کامیان لە دژی ئەنجامدانی ئەو تیرۆرانە بە فەرمی هەڵوێستیان نەگرت.
لەگەڵ ئەوەشدا کە دادگای وڵاتانی دیکە بە بەڵگەوە چەندین کەسی سزاداوە یان داوای دادگایکردنیان دەکا، بەڵام لە نێوخۆی ئێران نە هیچ بکەرێکی ئەو تیرۆرانە دەستگیرکراوە، نە هیچ کەسیش تا ئێستا لەسەر ئەو بابەتە دادگای کراوە. هەر کات دادگایکی وڵاتانی دەرەوە بکەرێکی کردەوە تیرۆریستەکانی سەر بە حکوومەتی ئێرانی دادگای کردووە، باڵی میانە ڕۆکە شارەزایی زیاتری لە کاری دیپلۆماسیدا هەیە، زیاتر لە باڵی بناژۆخوازەکان هەوڵی داوە بە گوشاری سیاسی یان بە هەر شێوەیەک بۆی کرابێ بکارەکان ڕزگار بکە و بیان گەڕێنێتەوە ئێران. زۆر جاریش لەو کارەدا سەرکەوتوو بووە. بۆ نمونە دوای تیرۆرکردنی عەبدوڕەحمان قاسملو سکرتێری گشتی حەزبی دیموکرات لە ساڵی 1368دا لە شاری ڤیەن کە لەلایەن دیپلۆماتکارانی کۆماری ئیسلامیەوە ئەنجامدرا، حکوومەتی ئێران گوشاری خستە سەر حکوومەتی ئەو کاتی ئۆتریش بۆ ئەوەی بکوژەکان ڕادەستی ئێران کاتەوە، بۆ ئەوەی ڕێگر بێت لە دادگایکردنی بکەران و دیپلۆماتکارانی ئێرانی لەلایەن دەستگای دادوەری ئۆتریشەوە. یەکێک لە ئەندامە گرنگەکانی دەستەی تیرۆر لە ئۆتریش سەرۆکی دەستەی تیرۆر محەممەد جەعفەری سەحراڕوودی بوو کە دواتر کرا بە بەرپرسی دەفتەری سەرۆکی پەرلەمانی ئێران. ئەمیر ئەگەر موافق بی ناوبڕێک ببینین دواتر دینەوە درێژێ پرسیارەکەی هاوڕێ پرشنگ دەدەینەوە. زۆر باشە با بچین. مرگزاران مرگزارن بو هزاران تابکی کول یامان هل براهو بن کرابی شاقلن خیلی داوان شانشینی سر هواران تابکی جانو جانو مرگ جین نانو آزادی و امین رنگی برسی رنگی دارو بردباران تابکی جانو جانو مرگ جین نانو آزادی و امین رنگی برسی رنگی دارو بردباران تابکی برزبیران جیرو بندی گم جمیران کارسات از روشتان رو کرابی کرسواران تابکی خیلی تالان هل بجردی دنگی ننگی کم گلن زرد پوشی و گل فروشی گندکاران تابکی جانو جانو مرگ جین نانو آزادی و امین رنگی برسی ننگی دارو بردباران تابکی جانو جانو مرگ جین نانو آزادی و امین رنگی برسی ننگی دارو بردباران چاوان هەروەک خۆت پێشناو بڕەکەوتت قسەکانمان لەسەر پرسیاری هاوڕێ پەرشەنگ بە درێژە پێ بدەین کە پرسی بووی بۆ کۆماری ئیسلامی نارانی خۆی بە تێرۆریست ناو دەبات. پێشتر باسی چۆنیەتی جێکەوتنی سیاسەتی تێرۆرمان لە دەستگای حکوومەتی کرد و باسی ئەوەشمان کرد کە ئەم سیاسەتە چۆن بەڕێوە دەچوو. ژمارەی قوربانیانی تێرۆری دەوڵەتی کۆماری ئیسلامی لە دەرەوەی ئێران ڕوون نییە، چونکە پێویستی بە سەرچاوە بەڵگەی سەلمێنەر هەیە. بەڵام بە گوێرەی ئەو ژمارانەی لەلایەن سەرچاوە جیاوازەکانی ئۆپۆزیسیۆنی دەرەوەی وڵاتەوە بڵاو دەکرێتەوە زیاتر لە 1000 کەس بوونەتە قوربانی تێرۆری دەوڵەتی حکوومەتی ئێران. یەکەم کەس کە هەوڵی تێرۆرکردنی لە دەرەوەی وڵات درا شاپور بەختیار سەرۆک وەزیرانی پێشووی ئێران لە سەردەمی شادا و سکرتێری گشتی حیزبی ئێران بووکە نیشتەجێ شارۆچکەیەکی نزیک لە پاریس بوو. ساڵی 1359 هەتاوی شاپور بەختیار لەلایەن کەسێکی لوبنانیەوە بە ناوی ئەنیس نەقاش لە ماڵەکەی خۆیدا کرایە ئامانج. ئەگەر چیم ترۆرە سەرکەوتوو نەبوو، بەڵام ئەنیس نەقاش لەلایەن پۆلیسی فەڕەنسەوە دەستگیر کرا و بە بەندکرانی هەتاهەتایی سزادرا. بەڵام 10 ساڵ دواتر لە ساڵی 1369 هەتاویدا لەگەڵ 4 بکوژی دیکەدا ئازاد کرا. بەڕێکەوتنی نەهێنی هەڵبەت لە نێوان فەڕەنسا و ئێراندا بۆ ئەوەی لە بەرامبەردا 4 بارمتەی فەڕەنساوی لە لوبنان ئازاد بکرێت. و دوای ئازادبوونی ئەنیس نەقاش لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ئاژانسی هەواڵی فارسی نیوزدا دەڵێ حکمی مردنی بەختیار لەلایەن دادگای شۆڕشەوە ڕاگەیاندرا بوو و لەلایەن ئیمام خومەینیشەوە پەسەند کرا.
بە هاوڕێیانی پاسدارم وت کە دەبێ هەرچی زووتر شتێک بکەین چونکە کەسێکی مەترسیدارە. کوشتنی بەختیار یەکێک لە شانازیەکانی منە. بەڵێ لە ساڵی 1370دا و ساڵێک دوای ئازادکردنی ئەنیس نەقاش شاپور بەختیار لەگەڵ بەڕێوەبەری کارەکانی لە ماڵی خۆیدا تیرۆکرا. شوێنی لێدانی 13 چەقۆ بەجەستەیەوە دیار بوو، کوڕگیشی بڕابوو. دوای ئەو ڕووداوە پۆلیس بە دوای 9 گومان لێکراودا دەگەڕا کە یەکێکیان ڕاوێژکاری وەزیری پەیوەندی و گەیاندنی ئێران بوو. لەو 9 کەسە تەنیا یەک کەسیان بە ناوی عەلی وەکیلی ڕاد لە وڵاتی سوئیس دەستگیر کرا و بە 18 ساڵ بەندکرانی بێکەمبوونەوە سزادرا. بەڵام ساڵی 1389 دوو ڕۆژ دوای ئازادکردنی خوێندکارێکی فەڕەنسی کە ماوەی ساڵێک بوو لەلایەن حکوومەتی ئێرانەوە دەستگیر کرابوو، عەلی وەکیلی ڕاد بە شێوەیەکی گوماناوی ئازادکرا. بەپێ بەدواداچوونی ڕاگەنرە فەڕەنسیەکانی وەکو لۆمۆند و لیبراسیۆن و لۆپارسیان ڕێکەوتنێکی نهێنی لە نێوان حکوومەتی ئێران و حکوومەتی فەڕەنسا بۆ گۆڕینەوەی زیندانیەکان کراوە. عەلی وەکیلی ڕاد دوای گەیشتنەوەی لە فڕۆکەخانە لەلایەن بەرپرسانی ئێرانەوە پێشوازی لێکرا و وەکو قارەمانێکی نەتەوەی ناسێنرا. بە گوتەی وەزیری دەرەوەی بریتانیا، حکوومەتی ئێران هاوڵاتیانی مەدەنی وڵاتانی تر بە بارمتە دەگرێ وەکو بارمتەی دیپلۆماتیک دەیهەوێ گوشار بخاتە سەر ئەو وڵاتانە. ئەو کەسە حکوومەتی ئێرانی وەکو ڕژیمێکی بێپرەنسیب و نامرۆڤانە وەسف کرد. لە ساڵەکانی 1359 و 1369دا دەیان ئیلیت و ڕێبەر و کەسایەتی سیاسی لەلایەن حکوومەتی ئێرانەوە لە دەروێ وڵات بەتایبەت لە وڵاتانی ئۆروپی تیرۆکران. زۆربەی ئەو تیرۆرانە لە نێو باڵۆیزخانەکاندا ڕێک دەخران، چونکە لە نێو هەر باڵۆیزخانەیەکی کۆماری ئیسلامی لە وڵاتانی جیهان دەفتەر یان ژووری کاری دەستگا زانیاریەکانی ئێرانی تیادایە کە بۆ ئۆپراسیۆنەکانیان کەڵک لە ئۆتۆمۆبیل و پاسپۆرتی دیپلۆماتیک وەردەگرن بۆ ئەوەی پۆلیسیە وڵاتانە نەتوانێت بە ئاسانی پێش بە کارەکانیان بگرن. لە ڕۆژی 22 هەتا 26 خەرمانانی 1370 تاوی لە ڕێستۆرانی میکۆنۆس سەعات 22:50 سێ کەس دێنە ژوورەوە و سادق شەڕەفکەندی سکرتێری گشتی حیزبی دموکرات و چەند هاوڕێتری دەدرێنە بەر گولەوە تێرۆر دەکرێن. هەروەکو تێرۆرەکانی پێشوو بکوژەکان دواتر لەلایەن پۆلیسی ئاڵمانەوە دەستگیر کران. حکوومەتی ئاڵمان دەیویست بە شێوەی نەهێنی ئازادیان کایان ڕادستی حکوومەتی ئێرانیان کاتەوە، بەڵام دەسەڵاتی دادوەری ئاڵمان سربەخۆیی خۆی پاراست و ڕێگەی لە حکوومەتی ئاڵمان گرت کە ئەو کارە بکە. پرۆسەی دادگاییکردن لە ڕزبەری 1372 هەتاوی دەستی پێکرد و زیاتر لە 5 ساڵی خایاند و دوجار دادگا بکوژەکانی بە تاوانبار ناساند. تاوانباران کازم دارابی کە وەکو دوکاندارێکی ئێرانی لە برلین کاری دەکرد، عەبدوڕەحمان بەنی هاشمی کە کەسێکی ئێرانی سەر بە دەستگای زانیاری ئێران یان ئیتلاعات بوو، عەباس حوسێن ڕاحەیل کە کەسێکی لوبنانی بوو. هەرسێکیان بە زیندانی هەتاتایی سزادران و دوو کەسی دیکەش بە تاوانی هاوکاری بە 11 ساڵ و 5 ساڵ سزادران. ساڵی 1376 هەتاوی بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامی ئێران لەلایەن دادگای ئاڵمانەوە وەکو تاوانبارانی سەرەکی تێرۆری میکۆنۆس ناسێنران. ئەوەش یەکەم جار بوو حکوومەتی ئێران وەکو دەوڵەتێکی تێرۆریست مەحکوم بکرێت. لە ڕۆژی 21 خاکەلێوەی 1376دا دادگا بڕیاری دەستگیرکردنی بۆ هەر یەکە لە عەلی خامنەیی ڕێبەری کۆماری ئیسلامی، عەلی ئەکبەر هاشمی ڕەفسەنجاری سەر کۆماری ئێران و عەلی فەلاحیان وەزیری ئیتلاعات دەرکرد. ئەو بڕیارەی دادگا بوو بەهۆی دروستبوونی کێشەیەکی دیپلۆماتیک لە نێوان ئێران و ژمارەیەک وڵاتی ئوروپایی تا خەزەڵوەری 1376. ئەو کاتەی محەممەد خاتەمی وەکو نێونەری ڕفۆنخواز و میانەڕۆکان ببوو بە سەرۆکۆماری ئێران. دوای ئەوە و پاش هەندێک ڕێکەوتنی نهێنی پەیوەندیەکانی ئێران و وڵاتانی ئوروپایی گەڕانەوە سەر دۆخی جاران. زۆرێک لە شارەزایان پێیان وایە کە دۆسیەی میکینۆس کۆتایی تێرۆریزمی دەوڵەتی ئێران لە ئوروپا و زۆر وڵاتانی دیکێ، بەڵام لەگەڵ ئەوەشدا حکوومەتی ئێران هەر کات هەلی بۆ ڕەخسابێ لە نێوبردنی نێرانی خۆی بە شێوەی تیرۆرکردن کەڵکی وەرگرتووە. بارودۆخی عێراق وەزاڵبوونی ئێران بەسەر هەندێک لەلایەنی عێراقیدا ئەو هەلەی بۆ ئێران ڕەخساندووە کە زۆرێک لە دژبەرانی خۆی لەم وڵاتە تیرۆرکە.
ئەندامانی حیزبە کوردیەکان کۆمەڵە و دیموکرات کە دانیشتووی باشووری کوردستانن بە بەردەوامی لەلایەن دەستگا سیخۆڕیەکانی حکوومەتی ئێرانەوە تیرۆر کراون لە ساڵانی ڕابردوو و بە تایبەت دوای ڕێککەوتنی ئەتۆمی لەگەڵ ئەمریکا و وڵاتانی ئوروپایی ژمارەیە کردەوەی تێرۆریستیان یان هەوڵدان بۆ تێرۆر لەلایەن حکوومەتی ئێرانەوە لە دژی نارەکانی لە ئوروپا تۆمار کراون. بۆ نمونە لە دوای ساڵی 1394ەوە چەندین جار دیپلۆماتەکانی ئێران لە وڵاتانی ئوروپایی لە کاتی ئەنجامدانی کردەوەی تێرۆریستی دەستگیر کراون یان لە وڵاتانە دەرکراون. ئەوەش نیشاندەری ئەوەیە کە تێرۆریزمی دەوڵەتی حکوومەتی ئێران هەروە بەردەوامە. بەڵێ ئێستاشی لەگەڵ بێ کۆماری ئیسلامی لەم سیاسەتە پاشگەز نەبووەتەوە و تیرۆری نەیانانی سیاسی چ لە نێوخۆ و چ لە زەرەوە سیاسەتی نەپشراوی ئەم دەسەڵات هەیە. بەم کارنامەوە کۆماری ئیسلامی ناتوانێت خۆی لەم ناسنامە کە لە بیرۆڕای جیهانی بەدەستێنەوە ڕزگار بکات. کۆماری ئیسلامی لە بیرۆڕای جیهانی یان دەسەڵاتی دژیژن دژی ئازادیە سیاسیەکان و دەسەڵاتی زیندان و ئەشکەنجە و ئەعدام و دەسەڵاتی تیرۆر. چاوان لەم بەشەدا بابەتێک دەخێنینەوە کە راپۆرتی ڕۆژنامەی ئێعتمادە کە لە ماوەی سێمانگی سەرەتای ساڵەکانی 1401 و 1402 1403 راپۆرتێکی دەرکرد کە لانیکەم دەڵێ 85 ژن و کچ لەلایەن شوو باوک یان براوی تر کوژراون و سێمانگی سەرەتای ساڵی 1401 لانیکەم 22 کەس و لە سێمانگی ئەوەڵی 1402 لانیکەم 28 کەس و لە سێمانگەی سەرەتای ساڵی 1403 لانیکەم 35 ژن و کچ لە ئێران زۆر بەداخەوە کوژراون. لەم بابەتەدا بە کورتی باس لە کوشتنی ژنان و بەتایبەت کوشتنی ژنان ئەکرێت بە بیانووی ناموس و شەرەف و هەروەها پاڵنەرە ئایدیۆلۆژی ئاینی و پەروەردەیەکانی ئەدرێتە بەرباس و لێکۆڵینەوە. کوشتنی ژنان بە بیانووی شەرەف و ناموس لەلایەن پیاوانی نزیک و بنەماڵەوە وەک دیاردێکی قێزەون و ناشارستانیەت شتێکی تازە نیە. لە هەر کوێ دیدی پیاو سالاری و دەسەڵاتی پیاو مەزنی بوونی ببێت ئەم دیاردەیە کەم تا زۆر بوونی هەیە. لە کۆمەڵگای کوردستانیش ئەم دیاردەیە تازە نیە. بەداخەوە زۆر جاران دەبیستن و دەخوێنینەوەکە ژنان دەبن بە قوربانی ئەم تێڕوانینە کۆن و دواکەوتوانە. تێڕوانینێک کە ژن وەکو سیلەیەک لە ناو چوارچێوەی کۆمەڵگا و بنەماڵە و خێڵدا دەبینێت و ئەو ئیزنە بە پیاو ئەدات کە بە مەبەستی پاراستنی یاساکانی خێڵ کۆمەڵگا بنەماڵە و هیتر بە مەبەستی پارێزگاریکردن لە ئەو شتەی ناوی دەنێت شەرەف ناموس یان هەر شتێکی تری لەم چەشنە بە هەر شێوەیە کە بیهەوێت ڕەفتار و هەڵس و کۆت لەگەڵ ژندا بکات. لەم ڕوانگەوە ژن بەشێکە لە مڵکی خێڵ و بنەماڵە و عاشیرە و پارێزگاریکردن لێ ئەرکی پیاوانە. ئەم دیدی پیاومەزنیە لە کۆمەڵگا ڕۆژهەڵاتیەکان و بەتایبەت ئەو کۆمەڵگایانەیە کە هەڵگری کەلتوری ئیسلامین لە ئێستادا زیاتر لە زۆربەی کۆمەڵگاکان درێژە بە تەمەنی خۆی دەدات و خەریکی نوێکردنەوەی خۆیەتی. بەڵێ کللتور دابوونەریت و ئاین وەک سێ کوچکەی پشتیوانی و پشگیریکردن لە ئایدۆلۆژیای پیاومەزنی چاویان لێ دەکرێت و هەر سێکیان بەردەوام لە جێگۆڕکێودان و ستاندن بۆ پتەوترکردنەوەی بنەماڵەکانی پیاو سالاری و پیاومەزنی لە کۆمەڵگادا. پیاو لەم ئایدیایە ئیزن بەخۆی ئەدات کە بۆ پارێزگاریکردن یان پاراستنی ئەو مڵکەی کە سیستمی پیاو سالاری بە هەموو پشتیوانیەکانیەوە پێی بەخشیوە تەنانەت دەست بات بۆ کوشتن وە لە ناوبردنی ژنان. لەم ئایدیایەدا جەستە و ڕۆح و کەسایەتی ژن شتێک نییە خۆی خاوەنداری بێت، بەڵکو پیاوان خاوەنی جەستە و ڕۆح و کەسایەتی و تەنانەت هەستەکانیشن. لەم ئایدیایەدا وەک وتمان ژن بە وەسیلەیە و خاوەن ئیختیاریش نییە. یەکێک لە هۆکارەکانی توند و تیژی نەواندنی پیاوان بەرامبەر بە ژنان لەو دیدەوە سەرچاوە دەگرێت کە پیاو
خۆی بە شایستەی ئەوە دەزانێت ئەو توندوتیژیە بنوێنێت. توندوتیژی نوادن وەک ئیمتیازێکی تایبەت بەخشراوە بە ئەو وەک پیا و ئیزنی ئەوەی هەیەکە ئەم توندوتیژیە بنوێنێت. ئەم دیاردەیە بێئیزن وەرگرتنی ئاشکرا و یان شاراوەی دابوونەریتە کۆمەڵایەتیەکان کە بەندە بە یاساکان و هەندێک لە ئامۆژە ئاینیەکان ناتوانێت درێژە بە بوونی خۆی بدات. بۆنیادی یاساکانی کۆماری ئیسلامی بۆنیادێکە دژەژن. هەر لە سەرەتاکانی هاتنە سەرکاری ئەم ڕژیمەوە ژن خزایە کونجی ماڵ و لە هەموو ڕوویەکەوە لە کۆمەڵگا پەراوێز و بەبێ یاساکانی شەرعی بەشێکی زۆر لە مافەتاکە کەسیەکانی لێ سەندرایەوە. سەرەڕای هەموو هەوڵەکان، سەرەڕای هەموو خەباتە بەردەوامەکانی ژنان دژ بەم یاسا جێگیر و دواکۆتوانە، بەڵام ڕژیم و یاساکانی تا ئێستا گەورەترین لەمپەڕن لە بەردەم پێشکەوتنی ژنان لە هەموو بوارەکانی کۆمەڵایەتی، سیاسی، هۆنەری، وەرزشی و هەروەها پەرەپێدەری توندوتیژین دژی ژنان. بەڵێ لە پرسی کوشتنی ژنان بە بیانووی ناموسەوە دەبێت بە وردی خوێندنەوە بۆ سەرجەم ئەم هۆکارانە بکرێت کە پەرەپێدەر و هاندەرن بۆی ژنان لەلایەن پیاوانەوە ببن بە قوربانی. جگە لە دەسەڵات دەبێت ڕەخنە لەو ئەقڵیەتە گشتیش بگرین کە وا دەکات ژنان ببن بە قوربانی. دەبێت تاکەکانی کۆمەلگا بەرامبەر بە دیاردەی کوشتنی ژنان حەز بە بەرپرسیارەتی بکەن و خۆیان بە بەرپرس بزانن بۆ ئەوەی بەر پەرسەندنی ئەم دیاردەیە بگرن. دەبێت ئەم دیاردەیە لە کۆمەلگا وەک دیاردەیەکی قێزەون و ناشارستانی پێناسە بکرێت و دژی بوەستینەوە. بکوش هەست نەکات لەلایەن کۆمەلگاوە مەشروعیەت و ڕەوابوون دەدرێت بە کارەکەی. کۆمەڵگای کوردستان پێویستە بە کۆجەنگیەوە دژی ئەم دیاردە قێزەوە نەبوەستێتەوە و نیشانی بدەن ئەم ئەقلیەتە دواکۆتوانە لەگەڵ کۆمەڵگای ئەمڕۆیدا ناگونجێت. هەڵدان بۆ دنیای کە تاکەکان تیادا هەز بە ئەمنیەت بکەن، هەڵدانێکی ڕەوا و پێویستە و دەبێت سەرجەم چالاکانی مەدەنی و کۆمەڵایەتی و سیاسی بۆ وەها دنیایەک هەڵ بدەن. زۆر باشە بە بچین ناوبڕێکی کورد بینین چاوان دواتر دێنەوە نامەکانیش دەخوێنینەوە. ما زنان تیز پا با ترانه هامان از تمام شهرها ظلم و برکنی، تازیانه ها را از تمام تنها برکشیم و از جا زخم و برکنیم. بر تمام چوب ها پارچه های جور را شعله می کشیم و ترس و خط زنیم. اسب سر کشیم ما، اسب سر کشیم ما، اسب سر کشیم ما، اسب سر کشیم. کودکانمان رو بر کمر بندیم و با قصه رهایی به خواب میبریم. گیسوانمان را چون سیاه شب را سربلند زیبا شانه میکنیم. بر تمام دارها با دو پای کوبان رقص زندگی رو دور میکنیم. از خود سر کشیم ما، اسب سر
کشیم ما اسم سر کشیم ما اسم سر کشیم اسم سر کشیم اسم سر چاوان لەم بەشەدا نامێکمان لەبەردەستە کە هاوڕێ شیلان بۆی نردوین و نووسیەتی باسی لە معیاری جیهانی کەلێن یان شکافی جنسیەتی دەکات و دەڵێت بۆ یەکەم جار لە ساڵی 2006 لەلایەن مەجمەعی ئابووری جیهانیەوە ئەم معیارە خراە بواری جێبەجێکردنەوە کە بەنیازە پێوەرێکی جێگیر بۆ هەڵسەنگاندنی گۆڕانکاریەکانی یەکسانی جنسیەتی بە تێپەڕبوونی کات دابین بکات. بە بەکارهێنانی ئەو شێوازە کە لە ساڵی 2006دا ناسێنرا شاخصە و معیارەکانی بەرابەری سەرنج دەخاتە سەر پایەکانی یەکسانی نێوان ژنان و پیاوان لەسەر ئاستی جیهانی ناوچەیی و ئابووری بە پشتبەستن بە دوایین ئاماری بەردەست. بەڵێ ئەمیر لە درێژەی نامەکەی هاوڕەشیلاندا هاتووە راپۆرتی ئەمساڵ 146 وڵات دەگرێتەوە بۆ یەکەم جاریش لەم راپۆرتەدا سوودان و ئۆزبەکستان لێکۆڵینەوەیان لەسەر کراوە. لەم راپۆرتەدا بارودۆخی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بە هیچ شێوەیەک باش نییە و بە گشتی لە نێو وڵاتانی ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا بارودۆخی ئێران بە بەراورد لەگەڵ وڵاتانی جیهان لە ژێر معیارەکانی یەکسانی جنسیە لە تەنیا بەنگلادێش و سوودان باشترە. راپۆرتی شکافی جنسیەتی جیهانی 2024 مەجمەعی ئابووری جیهانی لەسەر 4 ڕەهەندی سەرەکیدا دەکۆڵێتەوە. ئەم 4 ڕەهەندە بریتین لە بەشداریکردن و دەرفەتی ئابووری، دەستڕاگەیشتن بە خوێندن و ڕاهێنان، تەندروستی و بەهێزکردن لە بەشی سیاسیدا. ئەم شاخصە لە ساڵی 2006ەوە کە دەستی پێکردووە کۆنترین پێوەرەکە بە دووەداچوون بۆ پێشکەوتنی زۆرێک لە ئابوووریەکانی جیهان دەکات بۆ کەمکردنەوەی ئەم جیاوازیە. ئەم ساڵ یەکسانی جنسیەتی لە 146 ئابووری جیهاندا تاوتوێکراوە کە دەتوانێت ببێتە بنەمایەک بۆ شیکردنەوەی پەرەسەندنی یەکسانی جنسیەتی لە 2 لەسەر 3 ئابووری جیهاندا. شاخصەکانی جیاوازی جنسیەتی جیهانی نمرەی لە نێوان 0 تا 100 هەیە و دەتوانرێت ئەم نمرانە بەو مۆدایە کە تێپەڕ بووە بەرەو یەکسانی تەفسیر بکرێت. بڵێ بە شێوەیەکی گشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقاواتە ناوچەی مێنا لە خوارەوەی بەشی ڕیزبەندی ناوچە جیاجیەکانی جیهان دادەنیشێت و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ئێران لە ڕیزبەندی 14هەمدایە لە نێو ئەو 15 وڵاتی کە لە خوارەوەی بەشی ڕیزبەندی وڵاتانی ناوچەکەدان. لەم بەشەدا ئێمارات، ئیسرائیل، تونس، بەحرین، ئۆردۆن ببورن، سعودیا، قەتەر، کۆیت، لوبنان، میسر، عومان، مەخریب و جەزایر لە ئێران ژوورترن و تەنها سوودان لە دوای ئێران لە پلەی 15دایە. ریزەکانی ئێران لە هەر یەک لە شاخصە سەرەتاییەکانی ئەم راپۆرتەدا بە پشتبەستن بەو بەشانەی تێیدا خراوەتە ڕوو بەم شێوەیە. یەکەم بەشداری ژنان و دەرفەتە ئابووریەکان. پلەی 144 لە بینی 146 وڵات کە پێداچوونەوەیان بۆ کراوە. دووەم دەستڕاگەیشتن بە خوێندن. پلەی 102 لە بینی 146 وڵاتدا. سێهەم تەندروستی و مانەوە. پلەی 116 لە بینی 146 وڵاتە. سێم و چوارم بەهێزکردنی سیاسی کە لە بینی 146 وڵات لە پلەی 143دایە. بەسپاسەوە لە هاوڕەشیلان بۆ نارزنیەوە نامەیە. ئەگەر مەرجی بەرایی ئازادی و دیمۆکراسی بریتی بێت لە یەکسانی ئاخێزی شۆڕەشگەرانی ژنانی ئێران لە پێناو یەکسانیدا، ئەوانی لە ڕیزی پێشەوەی خەبات بۆ ئازادی و دموکراسی داناوە و بوونەتە ئاڵا هەڵگرانی ئەم خەباتە.
بەڵام 45 ساڵ ئاپارتایدی جیندەری دژ بە ژنانی وڵات ڕوویەکی توندوتیژ و بێبەزایانەی تریشی هەیە کە بریتیە لە بێبەشکردن و دوورخستنەوەی ژنان ئێران لە دەرفەتی ئابووری و کۆمەڵایەتی یەکسان لەگەڵ پیاوان بە شێوەیە کە پشکی ژنان لە ئێراندا گەیشتووەتە ئاستی خوارەوە. هەروەک لە راپۆرتەکەی هاوڕێشیلاندا نیشاندرا ئێستا ژنانی ئێران ئەگەر گەورەترین لەشکەری پراوێزخراوەکان بێکاران، کرێکارانی بێهەقدەستی ناوماڵ، کرێکارانی ناجێگیر، کرێکارانی نافەرمی، کرێکارانی نیوەوەخت و کرێکارانی گرێبەست پێک دەهێنن. بەڵام لە بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم نایەکسانیەدا لە ڕیزی پێشەوەی خەبات و تێکۆشانن. بەڵێ گومان لەوەدا نییە کە بۆ بەرەوڕووبوونەوە لەگەڵ زیانەکانی ئەم نایەکسانیە بەرینە ئابووری و کۆمەڵایەتیانە کە ئاکامی 45 ساڵ دەسەڵاتدارێتی کۆماری ئیسلامی ئێرانە پێویستە خەبات لە دژی ئاپارتایدی جەندەری لە ئاستی هەڵوەشانەوەی سیستمی یاسایی جەندەری ڕژیم ئیسلامی واتە حیجابی ئیجباری، نایەکسانی لە مافی میرات، تەلاق، سەرپەرشتیکردنی منداڵ و ئازادی سەفەرکردن، مافی هەڵبژاردننی بوارەکانی خوێندن و شار و شوێنی خوێندن و دامەزراندنەوە تا ئاستی دەرفەتە یەکسانە ئابووری و کۆمەڵایەتیەکان پەرەپسێنە. جارێکی تر زۆر زۆر سپاسی هاوڕێشیلان دەکەین بۆ ڕاپۆرتەی کە بۆ ئەم بەرنامەی نرد. با بچین ناوبڕێک ببینین دێنەوە خزمەتە. خاڵن و سون لە چاری من کە سەرێریسان ڕەواندی خەو سکوتێکی بەسایان سەر تاسەری ئەم لێدا دەگیرێم دەڵێ هەر زیندەوارێکی هەیە لەم لێدا دەمرێم دەڵێ هەر زیندەوارێکی هەیە لەم لێدا دەمرێم. سکوتنیا بایارانی لەتێم بۆ گردەکەی بەردێ بەدڵ پەنجی و کڵ و غەم ناچما دەکشم لەسەر بەردێم دەکەمدا سەیریا سێران و هەڵێ دەمژم شنەی شەوبام شەو بێدانگی چەخۆشە هەمیشە خۆزگە هەر شەوبام. تبويان بيان كمو بمورازي درونيكم كلهم هذا سيمو جارا لبريد ردم دلالينم حتى أوريد لندكجي سوا أسرين دبارينم.
دسوتيني وجود ماقري أمزر قبري أنا ضلقرياني ويشونك أنا صوري دور مرهم كلكم دادمتيني بزيدي ويدلي منكم كلكم دادمتيني بزيدي ويدلي بەڵێ ئازیزان لەم بەشەدا نامەیەکی تر دەخوێنینەوە کە کاک سۆران بۆی نردوین. کاک سۆران لەسەر داگیرکاری تورکیا نووسراوەیەکی بۆ نردوین و نووسێتی کە ئێمەش لەم بەشەدا کورتکراوەیەکی هەڵبەت دەتوانین بخوێنینەوە. کاک سۆران نووسیوێتی ئاشکرایە دەوڵەتی تورکیا ڕۆژ بە ڕۆژ بەرەو باشوور دێت و خاکی باشووری کوردستان داگیر دەکات. من پەنا بۆ مێژوو دەبم لەبەر هۆکاری ئەوەی کە ئامانجی سەرەکی نووسینی مێژوو وانەوەرگرتنە. لە 1000 ساڵی ڕابردوودا دەسەڵاتی تورکیا دژی هەر جوڵانەوەیەکی کوردی بووە. لە ڕاستیدا دەیان جوڵانەوەی کوردی بە هەر تێبێنیە کە لە سەریان بێ لەلایەن دەسەڵاتی تورکیەوە دژایەتی لەگەڵکراوە. لە ڕاستیدا سەرەتای لاوازکردنی جوڵانەوەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لەگەڵ هاتنی خێڵە تورکیەکاندا ڕوویداوە. هەتاکو ئەمڕۆژ ئەوە هەروە بەردەوامە. ئەوەی دەسەڵاتی سیاسی تورک کردوێتی بەرامبەر بە کورد دەسەڵاتی فارس و عەرەب ئەو توانایان لە وێرانکردن و لاوازکردنی کورددا نەبووە ئێستا. بەڵێ دەسەڵاتی تورک زیاتر ئەهلی کوشتار و داگیرکاریە و توانایەکی تایبەتیان لەم بارەوە هەیە و هەرگیز ماندوو نابن. ترس و نیگەرانی لەوەی کە ممکنە باشووری کوردستان ببێت بە بنکەیەک بۆ بەشەکانی تری کوردستان لەم چەند ساڵەدا یاریەکان بە تەواوەتی گۆڕیوە. جەنگ و بربەرەکانیەکان لە ناو خاکی خۆیان لەم ساڵەدا کپ کرد و شەڕەکەیان هێناوەتە هەرێمی کوردستان و لە هەوڵی لاوازکردن و دواتر لە ناوبردنی ئەم هەرێمەدان. جگە لەوە لە ڕێگای مێدیا هەوڵی ئەوەیان داوە تەعسیر بکەنە سەر ڕای گشتی خەڵکی باشوور بە شێوەیە کە بۆ خەڵکی باشوور بابەتێکی لاوەکی ببێتە بابەتی گەرم لە جیاتی بیرکردنەوە لە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا. ئەوەی ئەمڕۆ تورک دەیکات 20 ساڵ لەمەوبەر بیکردایە شەقامی باشوور دەجوڵە. بەڵام ئەمڕۆ شەقامەکە لە چەندین ڕێگەی جیاوازەوە کۆنتترۆل کراوە. گەر کۆنتترۆل نەکرایە ئایا نەتەوە هەیە لە جیهاندا سەربازی دوژمنەکەی خاکەکەی داگیر بکات و ئێواران زوو بڕواتە ماڵەوە؟ ئایا دەکرێت دوژمنەکەت خاکەکەت داگیر بکات بەڵام پارە بدەیت منداڵەکەت بخەیتە خوێندنگە تورکیەکانەوە بۆ ئەوەی کە منداڵەکەت هەر لەو تەمەنەوە بە مەزنی درۆینەی دەسەڵاتی تورک و داماوی درۆینەی کورد گۆش بکرێت؟ بەڵاس دەبێت بەڕاستی پرسین چۆن ممکنە دەوڵەتانی داگیرکەری کوردستان خەڵکی کورد لەسەر پێداگری مافی ڕەوای خۆیان قەڵاچۆ بکەن بەڵام لە شوێنێکی تر ببنەهۆی گەشەکردنی کوردستان؟ ئەگەر مەبەست تێکدانی هەرێم نەبێت تورکیا لە نەوەدەکاندا تەنها چەند بنکەیەکی بچووکی لە باشووری کوردستان هەبوو بەڵام ئەمڕۆ بنکەکانیان ڕۆژ بە ڕۆژ فراوان دەکەن و هەموو ئاگادارن کە خەریکە بە مەبەستی دیاری کراو خاکەکە داگیر دەکات یان کۆماری ئیسلامی پەیتا پەیتا هەڕەشە دەکات و ئامانجەکانی خۆی لە باشوور دژی کورد فەرز دەکات. هەمووی ئەمانە بە ئێمە دەڵێ هەر کام لە دەوڵەتانی داگیرکرد نەخشە و پلانی گەورەتریان بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خەڵکی کوردستان و خەبات و تێکۆشان لە پێناو مافەڕەوەکانیان هەیە بەڵام بەداخەوە لە بەرامبەر ئەم ڕاستیەدا هێشتا بێدەنگی زاڵە. جا ئەمر با من بڵێم بە کورتی ئەگەر بە تەمابین جیهان جاکۆکیمان لێ بکەن ئەوە خیاڵ و پڵاوەیەکی گەورەیە و ئەوەی کە دەبێت ئەوە بکات هەر خەڵکی کوردستان خۆیەتی. ئەوەی کە کۆبانی ڕزگار کرد هاوکاری جیهان نەبوو بەڵکو پێش هاوکاری جیهان ئەو هیوە گەورەیەی خەڵکی جاکۆکیکەری کۆبانی بوو کە وای لە جیهان کرد جاکۆکی لە کۆبانی بکات. تورکیا دەتوانێت لەلایەن خەڵکی باشوورەوە دەربکرێن. دەخاڵەسەکانی کۆماری ئیسلامی دەکرێت کۆتایی پێبێ بەڵام دەبێت پێش ئەوە لەو کۆتە هەزریە ڕزگارمان بێت کە ڕێگەرە لەوەی کە دەرگ بە داگیرکاری و تعەداکردنی تورکیا و ئێران بکەین. ئەم دەسەڵاتانە لە باشوور و لە ڕۆژاوای کوردستان خەریکی داگیرکاری و لە ناوبردنی خەباتی خەڵکی کوردستانن.
جا پێش ئەوەی کە بەهێز لەگەڵیاندا بجەنگین دەبێت لە ڕووی هەزریەوە خۆمان بگۆڕین. دەبێت گەورە و بچووک تێبگەن کە ژیان لە ژێر سایە تورکیا و ئێران کە چکۆلەترین مافی خەڵکی کورد بەڕەسمی ناناسن کۆیلەیە. گەر لەم داگیرکاریە بە ئاگا نینەوە ئەوە داهاتوومان زۆر تاریکە. کاک سۆرانیش لە کۆتایی نووسیویەتی بە بۆچوونی من سادەترین کردار کە بکرێت دژایەتی داگیرکاری و دەستێوەردانی دەوڵەتانی داگیرکەرە. دەبێت ئەم داگیرکاریە بکرێتە زەنگی مەترسی نەک ڕووداوی یاسایی. با هەر هیچ نەبێت هەر هێندەی مردنی ڕئیسی و قاسم سلێمانی بایخی پێ بدرێت. با بایخ بە هەوڵی ڕێخستنی خۆپیشاندان بدرێت. ئەم بێدەنگیە شەرمەزاریە بۆ هەمومان. بەڵێ زۆر سپاس بۆ کاک سامان بۆ ئەم نامەی کنار نردویەتی و بۆم هەڵوێستا بۆ ئێرانەشی زۆر سپاس بۆ کاک سامان. کاک سەلاح نامێکی بۆ نردوین لەم بەشەدا دیخوێنینەوە. کاک سەلاح بیرروڕای خۆی لەسەر دۆخی ئێستای ئێران خستۆتە ڕوو لەو نامێداوە داوای لێمەش کردووە کە لەم بەرنامەیەدا کەڵکی لێوەرگرین. زۆر سپاس لە کاک سەلاح لە نامەکەیدا نووسیوێتی گەڕانەوەی ڕفڕخوازەکان بۆ ناو دەسەڵات گەڕانەوەیەکی سنووردارە کە هەڵبەت سنوورەکان دەسەڵات بۆی دیاری کردوون واتە وان نییە کە ڕفڕخوازەکان بە مەرج و شەرتەوە گەڕابێتنەوە و سنووریان بۆ دەسەڵات دانابێت بەڵکو و پێچەوانەکەی ڕوویداوە واتە دەسەڵات بە مەرجی پاراستنی سنوورەکان و هێڵە سوورەکان و وەریگرتوونەتەوە و سەرۆک کۆماری بۆ دیاری کردوون. لایەنگرانی ڕفۆرمخوازەکان لە پرۆپاگەندەکانیاندا دەڵێن سەرۆک کۆماری تازەواتە پزیشکیان بەسەر دەسەڵاتدا سەپاوە و دەسەڵات ناچار کراوە قبوڵی بکات. ئەمە ڕاست نییە. ئەوە ڕفۆرمخوازە حکوومەتیەکان بوون کە خوازیاری گەڕانەوە بۆ ناو دەسەڵات بوون. واتە لایەنی سەر بە خاتەمی خوازیاری گەڕانەوە بوون بەڵام دەسەڵات وەری نەدەگرستنەوە دایانوت ڕێگا بدەن بۆ خزمەت بە وڵات بێنەوە ناو دەسەڵات. بەمە بەستی بژانەوە و زیندووکردنەوەی هەڵبژاردن دەسەڵات وەریگرستنەوە. دەسەڵات بەو ئاکامە گەیشت بوو کە بۆ بەرەنگاربوونەوەی مەترسیەکانی ئەمریکا و ڕۆژاوە پێویستە لەسەرەوە پەیامی ئاڵوگۆڕ لە سیاسەتەکانی دەرەوە لە ڕێگەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار بنێرێ بەر لەوەی ئاڵوگۆڕ لە خوارەوە بەهێزبێت. بەڵێ ئەمیر کاک سەلاح لە بەشێکی تری نامەکەیدا نووسیویەتی شکستی پزیشکیان هەر لە ئێستاوە دیارە ڕەفەرمخوازەکان پێویستیان بە سەرکەوتن لە دووبواری گرنگی ئابووری فەرهەنگیدا هەیە و پێدەچێت لە هەردوو بوارەوە بارەکەیان بە مەنزڵ نەگات. ئەگەر ئابووری ئێران بەرەو باشتر نەچێت و دۆخی ژنان و گەنجان باشتر نەبێت شکستی پزیشکیان هەر لە ئێستاوە مسۆگەرە یان چاوەڕوان کراوە. لایەنێکی دیکە ئەوەیە کە دەسەڵات ناخوازێت داواکاریەکانی چینی مامناوەند و ژنان و گەنجان قبوڵ بکات. ئێستاش تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئینتەرنێت بەگشتی لە کەنار حەجابی زۆرەملێدا هێڵی سووری دەسەڵاتە. پێ ناچێت پزیشکیان بتوانێت لەم بوارەدا هەنگاوی جدی بنێت. جگە لەمە مەیدانی سیاسی هێلالی شیعە هەر وەکو خۆی دەمێنێتەوە و لەم بوارەشدا پزیشکیان ناتوانێت هەنگاو هەڵێنێت و دیتمان یەکەم هەنگاوی ناوبراو ناردنی پەیامی پشتیوانی بۆ حەماس و حەزبۆڵای لۆبنان. ئەمە لە حاڵێکدایەکە چاودێران و زانایان و شارەزایان دەڵێن بوژانەوەی ئابووری ئێران پەیوەستە بە ڕێفۆرمی جدی لە سیاسەتی هێلالی شیعە و ئاساییکردنەوەی پەیوەندیەکان. واتە کۆماری ئیسلامی لە ئایدۆلۆژی شۆڕشی ئیسلامی ببێتە دەسەڵاتێکی ئاسایی و دەستبەرداری ئایدۆلۆژی ناردن و بڵاوپێکردنی شۆڕشی ئیسلامی خۆی بێنێت. هەڵبەت دامەزراندنی ئەنجومەنی باڵای مەسلحەتی نیزام هەر لە بنەڕەتدا بۆ ئەوە بوو کە شۆڕش و ئایدۆلۆژی کەمتر ڕێگا لە بەرژەوەندی دەوڵەت بگرێت. بەڵام بەشێکی گەورە لە ئابووری تا ئێستا فیدای سیاسەتی شۆڕشگەرانە کراوە و ئەم ڕەوتە هەر بەردەوام دەبێت تا ئەو کاتەی سیستم دەستبەرداری ناسنامە و پێناسەی ئایدۆلۆژیکی خۆی نەبێت. بۆیە پێم وایە تا سیاسەتی حەجاب و دژی ئەمپریالیزم و ئیسرائیل نەگۆڕێت ئاشتی ناخۆی لە نێوان ملەت و دەسەڵاتدا نایەتە ئارا. هەروەک باسکرا پزیشکیان و ڕەفەرمخوازەکان دەبێت لە چوارچێوەی ئەم هێڵە سوورانەدا بجۆڵێنەوە.
سڵاو مەلیوان سڵاو مەلیوان سڵاو پەناگای خۆشی نەدیوان سڵاو قەڵاگەی ژین لێ بژیوان سڵاو سوورایی غەمر و پەڕیوان کانگای ئەوینە ئەم مەریوانە سەرچاوە ژینە ئەم مەریوانە کانگای ئەوینە ئەم مەریوانە سەرچاوە ژینە ئەم مەریوانە سڵاو شارەکەی ژینگە سەو زەڵان سڵاو یارەکەی هەموو ئاژەڵان سڵاو دژبەری حەشار و تەڵان سڵاو سەنگەری میهرەبان دڵان کانگای ئەوینە ئەم مەریوانە سەرچاوە ژینە ئەم مەریوانە کانگای ئەوینە ئەم مەریوانە سەرچاوە ژینە ئەم مەریوانە ئەی دەست پێشخەری مێژووی داهێنان کۆچی مێژوویت کۆچی مەریوان ئەی کانیاوەکەی ڕوونی کوردستان ئەی ناسراوەکەی سەراسەر جیهان ئەی کانیاوەکەی ڕوونی کوردستان ئەی ناسراوەکەی سەراسەر جیهان هەنای تۆ لە ساڵانی دوور بەڕێز بەرە و تۆ سەقز سنەی سوور وا دیسانەوەش لە خوار و لە ژوور دێنە پێشوازێک پۆل پۆل بێ سنوور کانگای ئەوینە ئەم مەریوانە سەرچاوە ژینە ئەم مەریوانە کانگای ئەوینە ئەم مەریوانە سەرچاوە ژینە ئەم مەریوانە دیسانەوەش هەر بە بێوەستان دەینووسیتەوە هەر هەمان دەستان دەستانی سووری بەرز ڕاوەستان یەکگرتووی دەکەی هەموو کوردستان
دەستانی سووری بەرز ڕاوەستان یەگر توی دەکەی هەموو دروستمان بڵێ ئازیزان لەم بەشەدا نامەیەک دەخوێنینەوە کە کاگناردر بۆی نردین و لە پامێکدا پرسیاری کردووە کە ئایا هێنانی پزیشکیان و ڕێفۆرمخوازەکان بەرهەمی شکستی ئۆپۆزیسیۆنی حکوومەت بۆ دروستکردنی ئالتەرناتیڤ بوو. زۆر سپاس لە کاگنادر. ئەگەر مەبەست لە ئۆپۆزیسیۆن حیزب و کەسایەتیەکانی دەرەوەی وڵات بن، ئەمە ڕاستە کە نەیانتوانیەوە بەرەیەکی سیاسی پێکبێنن و هەنگاو بنن بەرەو دروستکردنی ئالتەرناتیڤ. بەڵام بە بڕوای ئێمە ئەو ئۆپۆزیسیۆنی کە قورسایی هەیە لە ناوخۆی ئێرانە. لێرەدا مەبەست حیزبی سیاسی ئاشکرا نییە کە دیارە ئەمە لە کۆماری ئیسلامیدا ڕێگە پێدراو نییە. مەبەست بزوتنەوە کۆمەڵایەتیەکانن وەکو ژنان و گەنجان و ئەتنیکەکان. هەندێک بزوتنەوە دەچنە خانەی داواکاری ئابووری یا کولتوری یا سیاسیەوە. کاتێک دوای شۆڕشی ساڵی 2019 کە دوای گرانکردنی نرخی بنزین ڕوویدا، دەسەڵاتی کۆماری ئیسلامی زیاتر لە 1500 کەسی کوشت و دەرکەوت کە ناڕزایەتی ئابوووریەکانیش سیاسی یا ئەم هەموو کوژراوە لەسەر حیجابی زۆرم لێ پێمان دەڵێت کە داواکاریە کولتوریەکانیش سیاسی یا ئەو هەموو کوژرا و بەندیکراوانە لە زیندانەکانی کوردستان و بەلوچستان و خوزستان پێمان دەڵێت کە داواکاری ئەتنێکی داواکاریەکی سیاسیە. لە بزوتنەوەی ژن ژیان ئازادیدا زۆربەی ئەم بزوتنەوانە یەکیان گرت و سەرانسەری ئێرانی گرتەوە. بەڵێ ئەگەر بڵین ئەم بزوستنەوە بەهێزانە ئۆپۆزیسیۆن نین چونکە خاوەنی حزبی سیاسی نین و لەلایەن ڕێکخراوی سیاسی و نێوەنایەتی ناکرێن تووشی هەڵە دەبین. پێشەوانەکەی ئەوەیە کە بڵین ئەحزابی سیاسی دەرەوەی وڵات ئۆپۆزیسیۆنن چونکە مێدیا و تەلەڤیزیۆن و ئەندامیان هەیە و ڕاشکاوانە ڕاگەندراو دەردەکەن و چەند سەد کەس لە پەنابەرانی دانیشتووی وڵاتانی کەنەدا یان ئەمریکا و ئوروپا لە کۆبوونەوەکانیاندا کۆ دەکەنەوە. مەبەست ئەوەیە کە لە ناوخۆی ئێران ئێستا کۆمەڵێک بزوستنەوەی سەرکوتکراومان هەیە کە هەموویان سیاسین جیا لەوەی کە خاوەنی کام داواکاری سیاسی یان ئابووری یا کولتوری بن. بۆ نمونە دیاردەی نەسلی زێد لە بەرچاو بگرین، ئەمانە لە ڕووی حەشیمەتەوە ئێکجار زۆرن بەڵام خاوەنی هیچ حزبێکی سیاسی نین. دیتمان لە کەنار بزوستنەوەی ژناندا کە ئەوانیش خاوەنی حزب نین، ئەم نەسلە چۆن لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا کۆمەڵگە ئێرانی هەژان. ئەمە بەم مانایە نییە کە دەبێت ئەمانە حزبی تایبەت بە ژنان یان گەنجان دابمەزرێنن، بەڵکو مەبەست ئەوەیەکە بەشی هەرە زۆری ئەم حەشیمەتە خۆی لە ناو ڕێفۆرمخوازەکاندا نادۆزێتەوە و نوێنەرایەتی سیاسی خۆی نابەخشێت بە ڕێفۆرمخوازەکان یان بە حزبە سیاسیە کلاسیکەکانی سەردەمی شۆڕشی ئێران یان بە ئەحزابی ئۆپۆزیسیۆنی دەرەوەی ئێران. واتە ئەو هێزە گەورەیە کە خاوەنی قورساییە، خاوەنی حزب و ڕێکخراوی سیاسی نییە. بەڵێ ئەگەر بیریش بکەینەوە کە ژمارەی دەنگی ڕێفۆرمخوازەکان بۆ تا ئەم ڕادەیە داکشاوە کە هەڵبژاردننی پزیشکیان جیاوازیەکی ئەو تۆی لەگەڵ هەڵبژاردننی ڕێیسی نەبوو لە ڕووی ژمارەی بەشداربووانەوە ئەو کات بیر لەوەش دەبێت بکەینەوە کە ئەوانەی ماڵاواییان لە دەنگدان کردووە بەشێکی بەرچاوی خەڵکی ئێرانن. تەنانەت بەشێکی بەرچاو لە خودی ڕێفۆرمخوازەکانیش هەم لە ڕێفۆرمخوازی دەوڵەتی و هەم لە دەنگدان کشاونەتەوە. ئەمە بەرهەمی شۆڕشی ژن ژیان ئازادیە کەواتە ئێستا بزوتنەوەکانی ناوخۆی ئێران تا ڕادەیەکی زۆر لەژێر کارتێکەری ڕاپەڕینی ژن ژیان ئازادیدان و بۆیە ڕێفۆرمخوازی حکوومەتی ڕەت دەکەنەوە. ئەمە بۆتە هۆی ئەوەی کە گەنجان و ژنان ئێستا خاوەنی گەورەترین قورسایی لە ئەمڕۆی ئێراندا بەبێ ئەوەی خاوەنی حیزب بن یان هێزێکی سیاسی نێونەرایەتیان بکات. حیزبە سیاسەکانی دەرەوەی وڵات هەر لە سەڵتەنەت خوازەکاندا بگرە تا دەگاتە کۆماری خوازەکان خاوەنی قورساییەکی ئەوتۆنی. دیارە بابەتی کوردستان و هێزە سیاسەکانی کوردستان جیاوازیان هەیە. بە زمانێکی تر ئەم قسەیە دووپاتکەینەوە. حیزبە فەرمیەکان
بزوتنەوەی کۆمەڵایەتیان لە پێش نییە. پێچەوانەکەشی ئەوەیە کە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان وەکو دوو بزوتنەوەی سەرکوتکراوی گەنجان ژنان خاوەنی قورساییەکی کۆمەڵایەتی گەورن، بەڵام خاوەنی حیزبی سیاسی نین و خۆیان هەم لە دەنگدان و هەم لە ئەحزابی کلاسیک دوورخستۆتەوەیان زۆربیان هەرقەت تێکەڵاوی ئەحزابی کلاسیک نەبوون، چ ڕفۆرمخواز و چ بەرەندازی خواست. ئەم ئۆپۆزیسیۆنە شکستی نهێناوە و ڕەوتی تەبیعی کار و تێکۆشانی وایە کە لە درێژەی چالاکی خۆی بەهێز دەبێت، ڕێک دەخرێت و ڕێبەری جێباوەڕ و متمانەی خۆی سەر هەڵدەدات. کچێکم شەهیدە بێ و وەرخاسێکم ئەدەن لەدار، کە کچێکم شەهیدە بێ و وەرخاسێکم ئەدەن لەدار، هەزاران کۆستی ڕابردوش لە ناخما دێنەوە هاوار، هەزاران کۆستی ڕابردوش لە ناخما دێنەوە هاوار. ئیتر بەسەر قزم و بە شۆڕش و بە ئازادی ئەڵێن ژینە، ئەو ئەکەینە بەڵێ سەیدڵ لە سرود و هەڵپەرینە، نابێ دوژمن سەری بەرزی کچانی کورد ببینێ لە قژڕنینە، چونکە ئیتر لێرە بە وڵات چۆکدانادەین لەناو پرسە و ماتەمینە، نابێ دوژمن سەری بەرزی کچانی کورد ببینێ لە قژڕنینە، چونکە ئیتر لێرە بە وڵات چۆکدانادەین لەناو پرسە و ماتەمینە، نابێ دوژمن سەری بەرزی کچانی کورد ببینێ لە قژڕنینە، چونکە ئیتر لێرە بە وڵات چۆکدانادەین لەناو پرسە و ماتەمینە. زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە کە کاک کامران ڕەهدانی برای هاوڕێی گیانبەختکردووی ناوڕێزەکانی کۆمەڵا پاشنیوەڕۆی ڕۆژی چوارشەممە چواردەی ببوورن چواری گەلاوێژ لە شاری مەهاباد کۆچی دوایی کرد. کاک کامران ڕەهدانی کەساتێکی خۆشناو و خۆشەویست و جێگەی متمانەی شاری مەهاباد. کاک کامران برای هاوڕێ گیانبەختکردوومان کاک کەماڵ ڕەهدانی پێشمەرگەی ئازا و فیداکار و خۆشەویستی ناو ڕێزەکانی کۆمەڵە بوو کە بەداخەوە لە ساڵی 1364 لە شەڕ لە دژی هێزەکانی کۆماری ئیسلامی گیانی ئازیزی بەخت کرد. کاک کامران ڕەهدانی تا دووە هەناسەی لەسەر ڕێبازی براگیان بەختکردووەکەی مایەوە و هیچ کات سەری بۆ ئەم ڕژیمەدا نەنوات. ئێمەش بم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بە بۆنەی مەرگی کاک کامرانەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی لە ماڵەی بەڕێزی ڕەهدانی دەکەین و خۆمان بە بەشداری خەمیان دەزانین. یادی ئازیزی کاک کامران و هاوڕێ کەماڵ بەرز و بەڕێز بێت. بەداخێکی گرانەوە ئاگادار کراین 29 پوشپەڕی 1403 هەچاوی خاڵۆ کەریمی زۆڵقەدەر خەڵکی یاوایی بۆڕیەر لە ناوچەی ژاوەڕوەی مەریوان لە تەمەنی 91 ساڵیدا ماڵاوایی لە ژیان کرد. خاڵۆ کەریم کەسایەتێکی ناسرا و خۆشەویست و جێگەی متمانەی ناوچەی ژاوەڕۆ بوو. خاڵۆ کەریم ئینسانێکی شەوڕەژگێر و نیشتمان خۆشەویست بوو. خاڵۆ کەریم پاش ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵەکانی 59 هەتاکو ساڵی 1363 هەتاوی وەکو پێشمەرگەی کۆمەڵا لە بەرامبەری دوژمنانی داگیرکەردا بێوچان تێدەکۆشا. خاڵۆ کەریم ناسراو بە کەریم بڕنۆ یەکێ لەو کەسانە بوو کە لە شەڕی داگیرکەرانەی کۆماری ئیسلامیدا لە شاری سنە ڕۆڵێکی بەرچاوی هەبوو، قارەمانانە و بێوچان لە دەستکەوتەکانی بزوستنەوەی شۆڕەژگەرانەی خەڵکی کوردستان خۆڕاگری دەکرد و تا دووە هەناسەشی لەسەر ئەم ئامانج و ڕێبازەی مایەوە و هیچ کات سەری بۆ ئەم ڕژیمەش دانەنەواند.
بێگومان مەرگی خاڵۆکەریم خەسارێکی گەورەیە بۆ کوردستان. خاڵۆکەریم ئاواتی لە گۆڕنانی ئەم ڕژیمە بوو کە بەداخەوە مەرگ مەودای ئەوەی پێنەدا بیبینێت و لە تەمەنی 91 ساڵیدا دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و بۆ هەمیشە ماڵاوایی لەژیان دەکات. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڕۆ پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و خزم و دۆستان و بە تایبەتی ئاوایی بۆ ڕێر و ناوچەی ژاوەڕۆ دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی خاڵۆکەریم بۆ هەتایە لە دڵماندا زیندووە و دەمێنێتەوە. زۆر بەداخەوە سەرلەبانی ڕۆژی چوارشەممە سەی گەلاوێژی 1403 هەتاوی کاک ئیسماعیل کەریمی چالاکی ژینگە و لە هێزەکانی سەرچاوە سروشتیەکانی شاری کامیاران بەهۆی سەختی برینەکانیەوە لە نەخۆشخانەی کەوسەری شاری سنا گیانی ئازیزی بەخت کرد. کاک ئیسماعیل خێزاندار و خاوەنی دوو منداڵی تەمەن 8 ساڵ و 2 ساڵام. کاک ئیسماعیل کەساتێکی ناسرا و خۆشەویست و جێگەی متمانەی شاری کامیاران ئینسانێکی ژینگە دۆست و نیشتمان پەروەر بوو و بەهۆی پەیوەندی خۆڵی لەگەڵ ژینگە پارێزان زۆر جار فیداکاری و لە خۆبردووی نیشاندا بوو. کاک ئیسماعیل ڕۆژی دووشەممە یەکی گەلاوێژی 1403 بۆ کوژانەوەی ئاگری دارستانەکانی کانیشەی سەر بە شاری کامیاران لەگەڵ بەشێک لە چالاکانی ژینگەی بۆ ئەم ناوچەی ڕۆژبوون کە تووشی سووتانی زۆری جەستەی 80 لە 100 هاتبوو ناوراو بەهۆی سەختی برینەکانی زۆر بەداخەوە. تەنانەت کە بە فڕۆکەی فریاگوزاری بۆ نەخۆشخانەی کەوسەری شاریستە گواسترابووە بەهۆی سەختی برینەکانیەوە لە بەشی چاودێری تایبەتی ئەم نەخۆشخانەیە بەسەری کراکە زۆر بەداخەوە بەهۆی قورسی برینەکانی گیانی ئازیزی لە پێنا و پاراستنی ژینگە بەخت کرد. ئێمەش بم بوونەوە لە تلویزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی کاک ئیسماعیل کەریمی و هەموو خزم و دۆستان و بەتایبەت شاری کامیاران دەکەین و خۆمان با شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت و ڕێگای پەڕێبوار بێت. بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرەش گەشتینە کۆتایی بەرنامەی هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. دووبارە چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بگرن و ڕابۆچوونەکانتان باس بکەن. ماڵەوە.